ئێمە ئاوا لە سروشتەوە سەیریکەین خەڵک کەسەکە برسی دەبێ و دەبێ بچێ ئەم برسیەتە پاڵی پێوە دەنێ بۆەوەی نان پەیداکە. بۆچی نان پەیداکە؟ بۆ ئەوەی بمێنێتەوە، بۆی بیخوات و وزە ئەو وزەیە تاقە پێویستەی کە هەیەی وای لێ بکە کە لە ژیانە بمێنێتەوە. ئەگەر هاتوو نان نەخواچی لێرێ ژیانی لەدەست دەدا، قودەتی مانەوە لەدەست دەدا. کەواتە لێرە ئامان چییە؟ ئامانجی ئەم برسیەتی ئەم غەریزەیە مانەوەیە. تاوان دواتر شتی تری پێوە دەلکێت کە سێر دەکەی لە عالەمی ئینسانیە، ئیتر سێر دەکەی نان دەبێتە وەسیلەیەک بۆ مۆزوعی تێرکردنی غەریزەیەکی تر کە غەریزەیەکە ئەوش غەریزەی خۆسەپاندن بەسەرەویترە، غەریزەی بە کۆیلەکردنی چوزانم دەسەڵات، غەریزەی سەیتەرەکردن لەسەر ئەویتر، زاڵبوون لەسەر ئەویتر، چێشکردن لەوەی کە تۆ زاڵبی لەسەر ئەویتر. ئەمە تەمان وتمان سەرچاوە لە چیەوە دەگرێت؟ لەوەی کە تۆ خۆت لە شتێکی ترا ببینیتەوە، خۆت لە مڵکەکە تایە لەوەی کە فعلەن کەسێک زاڵ دەبی لەسەری ئەو نزمترە لە تۆ خۆت بەوەی نزمی ئەوەوە کە هەست دەکەی ئەوە نزم کردوێتەوە خۆت بەرز دەبینی. ئەم خۆ بینینەوەیە کە خۆشیێکی ساختە بە مرۆڤ دەدا، وێنەیەکی ساختە، ینی مرۆڤ لێرا خۆی دەخەڵەتێنی، وێنەیەکی ساختە بۆ خۆی دروست دەکات، بۆ خۆی ئەمە دەکات تاوەکو ساغی کاتەوە کە ئەو پاشایە، ئەمە دەکات تاوەکو ساغی کاتەوە کە ئەو گەورەیە، ئەمە دەکات تاوەکو ساغی کاتەوە بۆ خۆی دەسەڵاتدارە، و ئەمە دەکات بۆی ساغی کاتەوە کە ئەوانی تر هیچ نین، کرم و مار و مێرون، بەڵام ئەم بوونێکی ڕاستەقینەیە، ئەمە هەیە ئەوان نین. ئەمە تاوان سەر دەکێشە بۆ شتی تر، ینی نان وەکو ڕەمزی هەموو خواردنێکە مرۆڤ دەیخوا بۆمانەوە، ئێتر نان دەبێتە چی؟ دەبێتە وەسیلە بۆ جەنگێکی تر کە ئەسڵن ڕەبتی بە چیەوە نییە، ڕەبتی بە تێربوونەوە نیە، ڕەبتی بەمانەوە نییە. جگە لەوە سێر دەکەی نان خواردن و جۆرەکانی خواردن و چێش کە سەیتەرە دەکات لەسەری لەوە دەردەچێتی تر بۆ ئەوە بێ من بمێنمەوە، دەبێتە بابەتی چێژ و تەنان دەبێتە بابەتی خوێنواندن. یانی ئێستا خەڵکانێک دەچنە ئەو مەتعمانەی کە وەکو کۆشکی شایانە دروستکراون و خزمەت دەکرێن وەکو پاشا بووە لەحزەیەک، دەچن لەوێ لە ڕاستیان ناچن نان خۆن، ئەوە لەوێ ینی معناکە لە ناو نان ئەمە برسی نییە خەریکە لە برسا بمرێ بچێ لەوێ نان بخوا، ئەمە تێرە دەچێ لەوێ نان دەخوا. بۆچی؟ چونکە ئامانجەکە لێرە ئیتر لە نان خواردنەکە دەرچووە، ینی لێرە نان خواردن نییە، لێرە شتێکی تر هەیە ڕوو دەدا. لێرە بۆ لەحزەیەکەم کەسا خۆی دەبینێتەوە وەکو پاشا، خۆی دەبینێتەوە لە کۆشتێکی شاهانایە و خزمەتی دەکەن وەکو پاشایەک. تامان دواتر ئەم پاشایەتی خۆی وەکو حکایەتێک وەکو خەوێکی خۆش، وەکو ئەوەی کە فعلەن لە بەواقعی لە شوێنێک بۆ زەمنێک بوو بێتە پاشا و دواتر لە پاشایەتی هێنرا بێتە خوارێ، وەکو یادگاریەک وەکو شتێک باسی دەکەنەوە لەناو خۆیان.